بەڵێ بێگومان ئامارەکانی توندوتیژی خێزانی لە سنووری قەزای سۆران لە بەردەستی ئێمەدایەوە ئامارەکانی توندوتیژی خێزانی و ئافرەتانیش ساڵانە گۆڕانکاری بەسەردادێ و بەپێی جۆری توندوتیژیەکان ڕوو لە زیادبوون و کەمی و بەرزی نزمیەکە دەکات. لە کاتی ئێستادا ئامارەکان تەواو ئامادە نەکراون تاکو 25 نۆڤێمبەر کە هەڵمەتی نیشتیمانی بەرگەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ڕائەگەینین ئەو کات کۆی گشتی ئامارەکان و بە ژمارە بە داتا ڕائەگەینین. تەبان بەپێی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە ساڵانە گۆڕانکاری بەسەر زۆری توندوتیژیەکان داهاتووە بەداخۆ ئەمساڵ زۆرینەی کەیسەکان لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بووە و زۆربەی ئەو کەیسانێکی ئێستا لە بەردەستیمێ بەپێی ئەو ئامار و داتانی کە لە بەردەستی ئێمەدایە زۆربەی کەیسەکان خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە تایبەتی لەو پەیجانەی کە لە ڕێگەی سناپچات و هەروەها تیکتۆک و ئەوانە زۆر کچە بوو یاخود ئافرەتە بووکەوە هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەکانی لێکراوە و تەنانەت لەلایەن خێزانەکەشەوە هەڕەشەی کوشتنی لەسەر بوو ئەم جۆرە کەیسانە ئێستا لە بەردەستماندا هەیە. دەتوانم بڵێم ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەردادێ بێگومان بە پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە ڕێژەی سکاڵاکان و هۆشیاری خەڵکەوە ڕێژەی سکاڵاکان ڕوو لە زیادبوونەکە نەکە ڕوو لە کەمبوونەوە بکات. بێگومان بڵاوبوونەوەی تۆڕی کۆمەڵایەتی بەو شێوازی کە ئێستا هەیە لە کۆمەڵگەی کوردی و هەروەها باش بوون دۆخی ئابووری و هەروەها هاتنی تەکنەلۆژیا بەو شێوە بەرفرانە بۆ ناوخێزانی کورد کۆمەڵێک دەرهاوێشتە و لێکەوتی زۆر خراپی بە دوای خۆیەوە بەجێهێشت بە تایبەتی کە قوربانی یەکەم لێرە ئافرەتان یاخۆ بڵێن ژنانن لەو بوارەیەدا لەبەرەوەی کەوت باسم کرد ئێمە وڵاتێکی بەکارهێنەری وڵاتێکی بەرهەمهێنەرنینە ئەو بڵێن ئەو تۆڕە کۆمەڵاتیانێکەوە بەکاری دەهێنین وەکو پێویست ناتوانین ئیسفادەی لێ بکەن و سوودی لێ وەربگرین ئەمەش ئەو دەرهاوێشتە کۆمەڵایەت و لێکەوتە کۆمەڵایەتیانێکەوە لە نەتیجەی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵک ئەسباب و سەبەبی خۆی هەبوو هۆکاری یەکەم ئەگەڕێتەوە بۆ لاوازی ئاستی هۆشیاری تاک لە کۆمەڵگەی کوردیا وەکو پێویست نەبوو هەروەها خاڵی دووەمیان نەبوونی هۆشیاریش کۆمەڵایەتی یاسایی کەوای کردووە ئێمە نەتوانین وەکو پێویست سوود لەو تۆڕە کۆمەڵایەتیانە وەربگرین یاخۆ سوود لە تەکنۆلۆژیاوە وەربگرین بە تایبەتی بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی یاخۆ تەکنۆلۆژیا دوو سەرەیە توانین باش ئیسفادە لێ بکەین و خراپیش سوودی وەربگرین ئەمەش بۆ هۆی ئەوەی کۆمەڵک دەرهاهێشتە و لێکەوتەی کۆمەڵایەتی زۆر خراپی بە دوای خۆیدا هێنا قوربانیانی یەکەم لێرەدا ئافرەتان بوون وای کردبێتە هۆکاری ئەوەی بڵاوبوونەوەی زۆر تاوان لە کۆمەڵگەی کوردیە بە تایبەتی بۆ هۆی زیادبوونی ڕێژەی تەلاق یاخود زیادبوونەوە لە ناو خێزانی کوردی پەرتەوازە هەڵۆشانەوەی خێزانی کوردی زیادبوونی تاوانەکان لە ناو کۆمەڵگەی کوردیە زیادبوونی تاوانی کوشتن و هەروە خاڵش کە بۆ هۆی زیادبوونی ناپاکی هاوسەرگیری یاخود خیانەی زەوجی ئەگەر بێت ئێمە تەماشەیەکی بەندیخانەکانی هەرێمی کوردستان بکەین ڕەنگە زۆری ئەو ژنانی کەوا تاوانیان کردی ئەو ژنانە بن کەوا ناپاکی هاوسەرگیریان ئەنجام بدابێتن لەبەر باسمان کرد قوربانی یەکەم ئافرەتە بەداخەوە ئافرەتی کورد لێرەدا وەکو پێویست ئەرک و مافەکانی خۆی نازانێتن تاکو ئێستا ئەو هۆشیاری نییەکەوە ئەرکەکانی تێ و مافەکانی تێ لە بەرامبەر ئەرکەکانیدا بۆیە زۆر جار و خاڵش کە ئەمێ باسی بکەم ژنی کورد بەڕاستی لە سۆز و هەست و سۆز و خۆشەویستی و گرنگی پێدان هەست و سۆز و گرنگی پێدان و خۆشەویستی لە ناو خێزانەکانی خۆی زۆر کەم پێدرێتن ئەمەش وا کات کە بەدوای سۆز و خۆشەویستی بگەڕێتە بۆی کە لێنەوە فەراغە ڕۆحیەکەوە هەیەی پڕی بکاتەوە بۆیە ئەگەڕێ لە شوێنێک یاخود بڵێ لە شوێنێکە بەدەستی بێنێ ئیتر بگومان لە ئێستاژە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاسانترین شوێنن و پەناگەترین و نهێنیترین شوێن کۆ بۆ بتوانن حەز و ئارەزوەکانی خۆیان و سۆز و خۆشەویستی و گرنگی پێدانە لێ بەدەست بێن بۆیە زۆر جار لێرەدا ئافرەتی ئێمە تووشی لادانی کۆمەڵایەتی بێ تووشی ئینحراف بێ جگە لەوەش کە بۆتە هۆی ئەوەی کەەوە ئێستا ژنی کورد سکاڵای زیاتری هەیە بێگومان ئەمە لەلایەکردە خۆشحاڵی لەبەرەوەی هۆشیاری ئەوەی دروست کردوکەوە ژن لە جیاتی ئەوەی لە بڕی خۆکوشتن و خۆسووتاندن بچێ سکاڵای خۆی بکاتن یعنی جۆرێک لە هۆشیارێکی یاسایی پەیدا بووە بۆ بتوانێت سکاڵا لەسەر ئەو کەسانە تۆمار بکات کەوا جۆرێک لە ستەم و نادەدن نەحەقی و یاخود بڵێن ئیستیغلالکردنی وەرەگرێتن ئەمە ئەبێتە هۆکارێکێکەوە ژنان تا حدێکی باش توانیان هۆشیارێکی یاسایی پێدا بکەن بۆ بچن سکاڵا بکەن و حەق و مافەکانی خۆیان وەربگرن و هەروەها کەسانی لادەریش بگەن بە سزای خۆیان
طبعا چارەسەری ئەو بابەتە پێش هەموو شتێک پێویستە یاسا سەروەر بێتن لە بەرەوەی لە هەرێمی کوردستان یاسا و بەرگەی خۆمان تایبەت هەیە بە خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردنە بۆیە لەورە زۆر گرنگە لە بڕی ئەوەی سولحی عەشاری ئەکرێتن هەوڵ بدرێت کەسەکان سزای خۆیان عقوبەی خۆیان وەربگرن ئەو لەلایەک تر پێویستمان بە کۆمەڵێک توێژینەوەی و دیراساتە لەو بارەیەوە ئەنجام بدرێت و هەڵوا خاڵێک تر پێویستمان بۆ یەکەوە مامۆستایانی ئاینی بۆ ڕێکخراوەکانی مەدەنی دەستگاکانی ڕاگەیاندن هەوڵ بدەن لەسەر ئەو بابەتە یاخود لەسەر خراپ بەکارهێنانی تۆڕەکانی کۆمەڵایەتی و دەرهاوێشتە و لێکەوتەکانی بە شێوازێکی خراپ باز بکرێتن دەرەنجامە مەترسیدارەکانی یاخود بنە لێکەوتە کۆمەڵات ترسنەکانی باز بکرێتن کە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە چەند سوودیان هەیە ئەوەندەش مەترسیان هەیە لەسەر ژیانی کۆمەڵایەتی و بنیادی کۆمەڵایەتی و هەروەها بنیادی خێزان و کۆمەلگا لە کۆمەلگادا و هەروەها خاڵێک تریش پێویستمان بەوەیە مامۆستایانی ئاینی لە کۆمەلگەی کوردی ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە چکە پیاوان لە کۆمەلگەی ئێمە لە ڕۆژانی هەینی لە مزگەوتەکان بۆیە مامۆستایانی ئاینی ئەتوان ڕۆڵێکی بەرچاو لێرەیە بگێڕن لەسەر مینبەرەکانی مزگەوت ئەتوانن خەڵک تا ئاستێکی زۆر باش ڕۆڵیان هەبێت لە هوشیارکردنەوەی تاک لە کۆمەلگادا واتە هەمووی ئەوانە لە کۆتاییدا ئەکەوێتە چوارچێک کەویش بریتێ لە چێ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریە بەرامبەر بەکارهێنانی ئەو ئامێرانە و ئەو ئامرازانەی پەیوەندیکردنەوە